خەڵکی هەولێریش بەیانیان بە مەبەستی وەرزشکردن دێنە نێو پارکی سامی عەبدوڕەحمان کە شوێنێکی تایبەت دیاری کراوە بۆ وەرزشکردنی هاوڵاتیانی شاری هەولێر وەکو ئێستاش لە دیمەنەکانە دەیبینن بەیانیان لەگەڵ پێشەوەی کە خۆر هەڵبێت خەڵکێکی ئەجگار زۆر دێنا ئەو شوێنێک کە ئێستا لە دیمەنەکانە دەیبینن بە مەبەستی وەرزشکردن جگەلەوە بۆ ماوەی چەند ساعاتێک لێرە وەرزش دەکەن و دواتر هەر لێرەش خواردنی بەیانیش هەیە لێرە دەیخۆن و دواتر بەشێکیان دەستنە سەرکار و بەشێکی دیکەیان دەوامی فەرمیان هەیە من ئێستا 2 میوانم لەگەڵ دەبێت قسەیان لەگەڵ دەکەم بزانم ینی ئەوان ڕۆژانە چەند وەرزش دەکەن و ماوەی چەند ساڵێکە دێنێ ئێرە مامۆستا بەیانیت باش پێمان بڵێ لە کێوە تۆ دێ ئێرە ماوەی چەند ساڵە وەرزش دەکەی لێ بەیانیتان باش بەیانی هەموو خەڵکێک باش ئەوی ڕاستی بێ من لە کۆتایی 2014 بوو کەەوە هەستم کرد لۆ تەندروستیم وەرزشم پێویستە هاتم دەستم بە وەرزش کرد 10 ساڵێک دەبی بەردەوام لە وەرزشدا ئیدی ڕۆژانە چەند ساعات چەند بۆ چەندی ئێرە وەرزش دەکەی لە کاتە فێنکەکان 5 لۆ 7 لێرەمە ئەو 2 مانگەی ئێستا کە گەرمە بەیانیان دێم 6 بەیانێت تا 8 لێرەمە پێشەوەی بێ ئێرە وەرزش بکەی دنیایەکی دیکەی چۆن بوو و ئێستا وەکو خۆت دەڵێ لە ساڵی 2014ەوە دیتێ ئێرە چ گۆڕانکاریێک بەسەر ژیانی تۆدا هاتووە بەڵێ وەڵاهی ئەوێ ڕاستی بێ ئەمن سەرەتا کە دەستم بە وەرزش کرد بە مەبەستی لاواز بوونەوە دەستم بە وەرزش کرد ئەوەزنم زیاد بوو چێشم قەڵەوی دیاری ئێستاش کەمەکەم هەرمایە ئەو کاتە نزیک لە 120 ئەوانە بووم ئێستا باشم یعنی 25 کیلۆیەکم فڕدایە هێشتا هەرمایتم بێم خوارە زیاتر بەڵام دواتر لە بۆم دەرکەت تەندروستیم پێویستی بە وەرزشکردنە ئەو 10 ساڵی ڕابردوو هەستم بە هیچ کێشەک نەدەکرد کە ڕیاضەم دەکرد زۆر باش بووم سەحەتێکی زۆر خۆشم هەبوو بەس لەو ماوەی ڕابردوو کۆتایی 2023 لە درامایەک بەشداریمان کرد لەو درامایە بەردەوام کە لە ناو تەسوێردا بووین دوورکەتمەوە لە ڕاضە ئەو کاتە هەستم کرد هەندێک گوردە کێشەیە خەریکە سەر هەڵدەدا ئەمن هەستم پێ نەکردێت چەند ساڵە مەبەست کێشەی تەندروستیەوانە بەڵێ کێشەی تەندروستیم لە بۆ بە دەرکەت هەر لەگەر ئەو هاوڕێم مامۆستا یاسین گەرە توش بێ ئێرە ڕۆژێکیان چوومە سەر قەڵات لێی پرسیم گوتی ڕەنگە زۆر زەرد بوو لۆ وای ئەجە ئەمنیش 3 مانگ بۆ ڕاضەم نەکرد بوو گوتم وەڵاهی مامۆستا یاسین نازانم لەوان بە بەسە قەراتێکە تیمە گوتی ئەمش بەسە کە تیمەیسم بەسە ناتیە ئامۆژگاری کردیم گوتی ئەگەر بەجێ من دەکەی سبێنێ بڕۆستان تێری دڵ وەڵا چووم فعلەن گوتی ئەتوو لە بەرەوەی وەرزشت کردیە زۆر دسمت بەهاش بووە هەست پێ نەکردی دەمارەکە گیرەیە شەوەکە و باڵۆنیا لۆ کردم بەداخەوە ئێستاش وەرزشم لە بۆ نووسرا دیکەم بەردەوامم لە بۆ سەحەتی خۆم وا باشە هیچ کێشە و گرفتێکت بۆ دروست نەبووە بەیانیان زوو لە ماڵی دێ دەرێک مەبەستی وەرزشکردن یان بۆ کارەکەت هیچ زەرەگر نەبووە وەکو کێشەی کۆمەڵایەتی ئەوانە ناوە لە خێزانەکەشم وەکو خۆم هونەرمەندە ئەویش متعاونە ئەویش سەردەمەک لەگە خۆم داهات لە بۆ وەرزشکردن ئێستا ئەو ڕەفیقەچێ لەلای ماڵی بێ کۆ دەچن وەرزش دەکەن هەردووکمە وەرزش دەکەین کیچ کێشە و گرفتێکی بۆ دەوامەکە دروست نەکردووە ئاستەنجی وشتی بۆ دروست نەکردووی نا بە پێچەوانەوە باشتر بە دەوامەکەم ڕدەگەم ئێستا ساعت 6 هاتیمە دەرێ نزیک هەشت ئەلێرکانە دەم و چاو دەشەوەم جلک و بەرکم پێ ناو سارە خۆم دەگۆڕم زووتر لە کاتی خۆم دەستمە دەوامەکەی خۆم لە بۆ من دەبتە ڕۆژێکی نوێ چکە هەست دەکەم زیاتر لە ڕۆژانی تکە نەشاتم هەیە و چالاکیم هەیە زۆر باشە جگەلەوە ئەو 10 ساڵێک کە تۆ لێرە هاتووی وەرزشتان کردووە زیاتر ئەو خەڵکانەی کە لێرەن منیش هەندێکم بینی کەمترین گەنج لێرەیە بۆ وایە وەڵاهی بەداخە ئەوە ئەمن دکتۆرەکان ئامۆژگاریان کردم گەنجەکان دەبێ ئێوە ئامۆژگاریان بکەن میدیاکان ئامۆژگاریان بکەن دەبی گەنج واعی ببتەوە هۆشیار ببتەوە کە لەوەی ئەگەر لە گەنجیەوە دەست بە وەرزش نەکە ناتوانانی پارێزگاری لە گەنجی خۆی بکە زووتر لە کاتی خۆی پیر دەبی زۆر پێویستە گەنج وەرزش بکە ئێستا ئەویم دەیبینم زۆربەی گەنج بەداخەوە لێرکوانە هیندیەکان معریفەی وەرزشیان باشترە هیندی دەبینم لێرە ئەوەندەی زیاتر خەڵکی بیانی دێنێرە ئەوەندە خەڵکی شاری هەولێر نایەن وەڵا بیانی زۆرە مقارنەی بکەین بە خەڵکی خۆمان بیانی زۆرە زۆرتر ینی ئەو شارە گەورە ئەو هەموو ملیۆن کەسەی لێە دەوایە بیانی تێدا دیار نەبی بەڵام دیارن ئەوان ڕۆڵێکی زیاتریان هەیە بەڵێ
ڕۆڵەکە خراپ نییە کە تو دەبینی خەڵک وەرزش دەکا دەبتە مۆدیل دەبتە نمود خەڵک چاوی لێ دەکا ئەوە شەر باشە بەڵام گەنج فعلەن کەم دەبیندرێ زۆر پێویستە گەنج هوشیاربی ئاگاداری لە پارێزگاریکردن لە گەنجی خۆی بکە گەنجەکەی بمێنتەوە چکە وەرز هەر بۆ تەندروستی نییە ئەمە دووشتی دیکە زۆر گرنگ لە وەرزش دەبینمەوە لە بۆ خۆم کە ئەو ئەزمونە شتێک نییە باسی کەم کتێبەک بخوێن بمەوە یەکیانەوەیە هەموو ئینسانە کاتی فەراغی هەیە ئەو کاتە فەراغانە زۆر جاریوێ ئەتوو لە شوێنێکی غەڵەت بەسەری دەبێ یان لە شوێنێکی نەگونجاو بەسەری دەبێ یان ئەتوو پێویستە بەسەری بێ هەرکوی بی بەسەری بێ ئەتوو کە لێرکانە وەرزش دەکەی دوو کات ژمێرێک لێرکانە لە شوێنێکی زۆر خۆش کاتێکی خۆش تێدا بەسەر دەبێ فەراغ لە حیاتت نامێنێ دووەم دەبینێ ئینسان وایە سروشتەکەی وایە لێرە دەچێەوە کامیرەک لێت دەدا مەبەست ینی هەواڵێکی سیاسی ناخۆش دەبیستی ئەو هەموو وردەگریانە لەسەر دڵت دروست دەبی ڕەنگە لە ڕۆژی دواتر تااقەتی کارت نامێنێت تااقەتی ئیش نامێنێ بەڵام کاتێک کە دەی لەو هەمشتانە دوور دەکەوی وەرزش دەکەی دووبارە ڕفرێش دەبێەوە دووبارە ڕۆژێکی نوێت پێدەبەخشتەوە ئیدی ئەوە هەم پارێزگاری لە گەنجی و جوانی دەکە هەم لە تەندروستی دەکە هەم لە حالەتە دەرونی کەشت بە پاچی ڕای دەگری ئەو هەموو تەشەنج ئەوە موردە شۆرتانە لەناو خۆت دەری دەینی مامۆستا پێم بڵێ تۆ چەند ساڵت دی وەرزش دەکەی لە ماوەی ئەو ساڵانەی کە هاتووی چ شتێکی خۆش شتێکی ناخۆشت بەسەر هاتووە وڵی من لە 2012 تقریبا وەرزش دەکەم بە ساڵانێکی زۆریش وازم لێ هینا بەڕاستی لەبەر ئیشکردن و دەوام و ئەوانە بەڵام ئەمە ماوەیە کە دەستم بە وەرزش کردیتەوە و ئەمنیش وەکو مامۆستا مەولانی شەبەکە و باڵێنم هەر کردیە بەڵام ئەم سەحەتم کە تۆش دوای ئەوە بوو کاتێکە من لە ساڵەکانی نهایەت کۆتایی 2012 بوو شەبەکە و باڵۆنم کردی بەڵام من بە بەردەوام یعنی حەزم لێ وەرزش بکەم و ئاگام لە تەندروستی خۆمە و هەروها لە هەموو خواردنێکیش ناخۆم بەڕاستی ئەگەر وا بێ ئێمەش ئاگامان لە خۆمان بێ بۆ خواردن بێگومان ئەمن لە 2012 تا ئێستا زەحمەت 2000 گۆشتی سوورم خواردبی و هەروها لە هەتا پێم بکرێ ئێوارانیش قەت مەسەلەن خواردنی قورس ناخۆم شی و شتی و هەلە ناخۆم زیاتر هەر ماست و هێلکە و چاو ئەوانەیە بەر لەوەی دەست بە وەرزش بکەی کێشت چەند بوو ئێستا کێشت بۆتە چەند ئەمن کێشم ناگاتە هەشتای هەر لە بینی هەفتا تا هەفتا و پێنجمە بە بەردەوامی ینی عیلاقی بە وەرزشەکەونی وەرزش بکەی و نەکەی هەروایە بەس ئاگام لە خۆمە بە شێوەی تەندروستەکە و خواردنەکەش کە زۆر هەتا پێم بکرێت لە دەرەوە خواردن ناخۆم هەتا خواردنی ماڵەوە حەز دەکەم زیاتر باشە لە ماوەی ئەو ساڵانەی کە هاتووی بۆ وەرزشکردن بێگومان هەمومان لە ژیانی ڕۆژانەماندا کۆمەڵێک شتێ ڕوو بۆ ڕۆمان دەبێتەوە هیچ شتێک بووە لە خەیاڵی تۆ بێتن لە ماوەی ئەو ساڵانە تووشی بووبی ڕووداوێکی خۆش ناخۆش بەخۆی ڕووداوی ناخۆش و ناخۆش هەبوو مەسەلەن خۆشەکە ئەوەیە کە تووشی کۆمەڵێ برادر دەبیان تەسەوڕ ناکەی ئەوانیش وەرزش بکەن ینی بۆ نمونە دایان بینی خۆشە کاتەکەی بەسەر دەبەی و خاستن جەوی بەیانیان زۆر زۆر خۆشە من زیاتر بەیانیان دێم بۆ وەرزشکردن ئێواران بەڕاستی ئێرە زیاتر قەلەباڵخە و کاتەکەی گەرمە و ئەوەیە ناخۆشیش ئەوەیە کە مەسەلەن کە ریاضەی بکەی مەسەلەن هیچ دەرێ هیچ بەرهەمەکە نەبی گۆڕانکاریەک نەبێت بەس ئەوە لەسەر خۆتە بەڕاستی یان دەتوانانی ئەگە بە بەردەوامی بی بێگومان گۆڕانکاری ڕوودەدا بەزە تو چەند ڕۆژێک بێ یان چەند هەفتێک بێ بە هەفتە دە ڕۆژ ینی زەحمەت گۆڕانکاری تێدا ڕوودا مامۆستا هەبووە بە نمونە لە سەرەتای دەستپێکردنی وەرزشت کەسانێکە بن هەوڵیان دابێت تۆ سارد بکەنەوە لە وەرزشکردن بڵێن ئیدی پێویست ناکە بۆچیەتی ڕێگایەکی دوورە بڕی زەحمەتیەکی زۆرە بینی بەخوای لەو سەردەمە ئێستانە چکە هەمووی زیاتر مەسەلەن تەشجیعکردنە هاندانە بۆ تەندروستێکی باش و لە شولارێکی تەندروست بەسەراحەت ینی خەڵک زۆر دێتن بەڵام لە هەمان کاتیشدا لە چاو ئەو ژمارە زۆرەی دانیشتوانی خەڵکی هەولێر ینی پێویست ئێستا و پارکە بەبەر نەکەویان لە بۆ ڕاضە بەڵام لە هەمان کاتدا هەر لەو پارکەنیە لە پارکەکانی تریش ڕاضە هەیە ینی خەڵک ڕاضە دەکا بکو لە پارکانی پێشمەرگە هەروە چەند پارکێکی تر هەیە لە گەڕەکەکان خەڵگە من ئاگادارافی کە ماڵەکەی لێ خەڵک وەرزش دەکاتن بەڵام زۆر کەم تا زۆر ئەوە بەڕاستی زۆر دڵنیانی بەڵام لێرە لە چاو و پارکە گەورەی بەڵام بەڕاستی ڕێژەیەکی زۆر کەم دێنە ئێرە خەڵک ڕێزمان هەیە زۆر سپاس بەخێر خۆش بێ بەڵێ ئەوەی جێبیست بوون ئەمە دوو مامۆستا بوون کە ساڵانێکی زۆرە بەیانیان دێنە ئێرە وەرزش دەکەن و وەکو ئێستاش دەیبینن ینی خەڵکێک بەیانیەکەی دێت بە وەرزشکردن دوو کا زیاتر خەڵک دێنە ئێرە بۆ پارچی سامی عەبدوڕەحمان لێرە وەرزش دەکەن بەیانیەکەی دێن و ئێوارەکەشی زیاتر دێنێ ئەرکوانە جگەلەوەی کە بە گوێرەی ئەو کەش و هەوایی کە هەیە ڕەنگە ئەو کەش و هەوای گەرمە تێپەڕێتون و وەرزی
پاییز دەست پێ بکاتن کاتەکانیش بگۆڕێت بەڵام ئێستا کە ئەو وەرزە وەرزی گەرمایە تەنها دوو کات زیاتر خەڵک لەو شوێنە دەبیندرێت ئەویش بەیانیانە بە تایبەتی لە ساعت 5 تاوەکو ساعت 8 و ئێوارانیش لە ساعت ینی ساعت 6 تاوەکو درنگانی شەو خەڵکی لێرە دێن وەرزش دەکەن.